وابزانم لەو خولەی کە ئێستاکە کاگاریوان کە کردیتیانەوە دەرکەکانیان بە بۆ نیشاندایە چەند دەرکەکە و کە دەچی ئەو کلیلانە کە پێ دەکەیەوە دەچێت ناو کوو بگەیەوە کە خزمەتی ئەو منداڵانە پێشکەش بکەین. ئەو کارەی گۆزە و کارێکی پیرۆزە کارێک نییە وا هەست پێ بکەی کە لەگەڵ مادیبوونە چ خاصی دەوێت. ئیشکردن لەسەر ئەو جۆرە منداڵانە ئیشکردن پێویستی زیاتر بەوەی هەیە کە مادی بن و ئاگاتان لە شتە نوێیەکانیش بی. ئەو هەشتا مامۆستایە کە ئێستا کە بەشداری دەکەن لەو خولە هەشتانەوە نیە ئەو هەشتا مامۆستای لەو خولانێک کە لە بۆ ماوەی هەر خولی 20 دابەشکراینە 4 هەفتەی تەواو دەبی لە پێش جێژنەی پێشەنگۆش خەڵکەشی دی هەبوو خەڵاسیان کرد و زۆر مرتاحش بوون دیار بوو ئیستیفادەی باشیان لە خولەکە کرد و هەرواش بەجێتان نایەڵین خولیت کەشمان لە بەردەستا ئەو شتە نوێیانەی کە لە دنیایەدا هەیە محاولە دەکەین ئەنگۆش پێ ئاشنا بن لە ڕێگەی ئەو خولانە کە چۆنیەتی خزمەتکردنی ئەو قوتابیانەیە تۆ ئەوانش من بەڕاستی ئەو باخچەی ئێستا کە ئەو خولەی تێدا دەکرێتەوە شتی زۆر جوانم لێدی هەر ئەوەش بوو ئیندیفاعی دامە کە بتوانین زیاتر تەرکیز لەسەرەوەی بکەین کە کوتە تەوەڕ بەوەی شەی بکەین کە وەزارەت تەربیە ئێستاکە لە ڕێنمایی پێدەرهێنا و لەکنی بوویتە قەرار کە ئەو کارە بکەین کارکردن لەسەر منداڵی خاوەن پێدارجی تایبەت دەبێ ئەمە بە جوانترین شێوە شتەکەی تەقدیم بکەین ئەویش لە ڕێی چێ لە ڕێنگۆیە هیوادارم لەو خولانە باش ئینسجام بکەن چۆ تاکیدم ئەوانەی کە کاگاریمان پێشکەشی دەکەن شتی نوێیان پێە ئەوانەی کە جەنابتان خوێندیتان لە ناو لە جامیعەی موشینە شتی نوێتان لێرە جێ لێ دەبین چۆ ڕۆژ بە ڕۆژ شتەکان لە تەتەوڕدایە خەڵکی مختص پەیدا دەبی اختصاساتی تایبەت پەیدا دەبی بەو کارەی هەر شتێکیش کە توێژینەوەی نوێ لەسەر کرا شتی نوێتر دێتە گۆڕ هیوادارم لەو خولەی سوودتان وەرگرتبی و پێشم باشە هەروە لە خۆتان نەگەڕێن بە خۆشتان متابع بن چواتوکە بیدایەت ئەوەلیاتە کە دەدرێتە دەست لەسرە تووشە متابعە بکەین نەک هەر پابەندی بەوەندێک کە وەرگرتەوە ئەو خولەی هەیە کە وەرگیرایەوە خەڵاس ئاخیرەکەی بی نەخێر لەسرە تووشە زیاتر پەرە بە خۆت بدەیت پەرە بە تواناکان بدەیت ئەو کارێک ئەنگۆ دێن کارەی پیرۆزیشە خزمەتەکی گەورەیە خزمەتەکەش لە بۆ منداڵی وڵاتەکەمانە ئەوەی کە ئەو هەنگاوی نردیتمان ئەو منداڵانەی کە لە ژۆرەکان خەڵک کاتی خۆی نەیدەتانی فێرەدایە و بابەی بکە ئێستا فێرە کەلیمات و فێرە وشەی جوان و فێرە ژمارەکان دەبن ئێوە دەستکەوتەکی گەورەیە لە بۆ پەروەردە وە سەربڵند یەکیشە لە بۆی کە ئەنگۆ قیادەی ئیشەکان دەکەن لە قوتابخانەکان هیوادارم مۆفەق بن ئەو خولەش یەکەم خول و ئاخر خولی ژنابی متابعەش دەکەین لە نێزیکەوە بەرنامەی کەشمانەیە بە برادەران پێم گوتینە بەرنامەی دیشماندانایە ئەمن سوپاسی ڕێکخراوی میدیای پزیشکیش دەکەم سوسەن کاک ئاری و هاوکارانی بەڕاستی بەبێ دوو دڵی کە داواکاریمان پێشکەشکردن لەگەڵمان هاتنە پێش دەستیان خۆشبی وە سوپاسی گۆش دەکەین دەستان خۆشبی.
دەستان خۆش بە بەڕێزان مامۆستایانی خۆشەویست ئەم 5 ڕۆژە خولە بە یەکەوە بووین زۆر سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی زۆر سوپاس بۆ لیژنەی سەرپەرشتیکردنی پرۆسەیە ئەم پرۆسەیە مامۆستایانی خاوەن پێداویستی تایبەت بۆی بتوانین لە ناوەندەکانی خوێندن پەرە بە تواناکانی خۆمان پەرە بە هێزی خۆمان بدەین ببینە بەشێکی چارەسەرکار ببینە بەشێکی گەورە لە ناو کۆمەڵگا بتوانین تۆزێک لە ئازارەکان ئەگەر کەمیش بێت لە ئازارەکانی خێزانەکان کەم بکەینەوە بتوانین ئەو مناڵە چاوگەشانە وەکۆی کە لە کۆتاڕۆژم ڕۆ باسمان کرد لە کەسێکی یاخود لە مناڵێکی لە چاو کۆمەلگا لە کارکەوتو چۆن بکەینە منداڵێکی کارە منداڵێکی کاریگەر لە ناو کۆمەلگا ئەویش بەتوانە وجودی هەمومانە زۆر سوپاس بۆ بەڕێوبەری گشتی جارێکی تر کە زۆر بابەتەکەی لا ئینترێستە یاخود زۆر ئارەزوویەکی باشە بۆ مامۆستایانی بەڕێز مامۆستا سۆران مامۆستا ڕێزان مامۆستا کوردستان کە ماوەیەکی زۆر بە بەردەوامی لە خولەکان لەگەڵمان پاڵپشتێکی سەرەکین وێ دەچینە لای بڕوانامەکان مامۆستا لوقمان ئەگەر بەڕێزتان بفەرمونون دەست خۆش بێ کاک ئادەم بفەرموون چەپڵەیەک بۆ کاک ئادەم تاقەتی چەپڵەکان دەست خۆش بێ ڕوانامەکەی بۆ دێنێتەوە بەس مامۆستا سوندوس مامۆستا سوندوس چەپڵەیەک بۆ مامۆستا سوندوس دەستان خۆش مامۆستا سۆما فەرموو ئەوە یەکێکن لە بێست فرێندەکان زۆر بێست فرێندن زۆر برادەری یەکن لە کۆلیژ جوزان مێسەشە بەردەوام موفقە بن دەستان خۆش بێ دەست خۆش مامۆستا شالە فەرموو الوكيل كالأصيل ماصا كافي فرمو ماصا لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ئەمڕۆ هەفتەی دووەم بوو کەوا مامۆستایان بەشدار بوون لە خول بۆ ئەوەی ئاسیان بەرەو باشتر بڕوا بۆ ساڵی خوێندنی 2023-2024 ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەردەوام دەبین لەم خولانە لە کار و چالاکیەکانی خۆمان بۆ ئەوەی ئاستی مامۆستایەکان بەرەو باشتر بڕوا و بەرنامەی داهاتووشمان وایە لە گروپی سێم و چارەم خولەکە بەردەوام بێت و ئەمڕۆ ژوەکو دووە هەفتە بوو لە خولی دووەم کە توانیمان بڕوانامە دابش بکەین بەسەر مامۆستایان ژمارەی بەشداربووی خولی دووەم کەواتە لە هەفتەی دووەم 20 مامۆستامان هەبوو وەکو مامۆستای خاوەن پێداویستی تایبەت کەوا بڕوانامەیان وەرگرت
ساعدين بسمة بس خوش مصعب فريد شارەزایی دە ساڵی پێشکەشمان کرد دەستخۆش مامۆستا هێرۆ دەستخۆش بۆ هەموو لایەک سوپاس بۆ